هاوڕێیان و کاتتان باش دوێنێ خەبەرشی گرنگ کە گرنگ نایانی سەرنجڕاکێش بوو کە مەسرور بارزانی ڕێگای گرتیە لەوەی لاهوور تاڵەبانی شکایەتی لێ بکرێ ئەمە بە جملا وەکو خەبەر وەکو دێرێک جلێ دەبی عەقڵ قوڵی ناکاتن لەبەر ئەوەی ئێستا خۆشترین کاتی ماڵی بارزانیە بەتایبەتی مەسعود و مەسرور دیارە نێچی لەگەڵ لاهووری بینی زۆر خۆش بەس مەسعود و مەسرورە جەژنیانە بۆوان هاوڕێم شتە چشمە بیراتەوە چەند ساڵێک لەمەوە وەر کابرایەکی گوندی دۆرەی بەڕوا بکە پێویتم وتی مەسعود بارزانی لە کۆبنەوەیەک من چەند ساڵێک لەمە بەرجێمێ ئەوش گوتی چەند ساڵێک لەمەوە بەرگو گوتی قسەی لۆ کردینە گوتی ڕۆژێک بۆت بووی بە پارەیەکیتی هەموویەکیتی تێکتری بەردەدەم بڕوا بکە زیرەکە مەسعود لە ئەو خوتانە بڕوا بکەن ئەوانە زۆر زیرەکن لەو مەسائلانە زۆفی ڕەخنەگرەکانیشانە ئەگەنا بەس دەمێ بزانم عەقڵی مەسعود و مەسرور چییە وەڵڵی ئاشی نەزانم خوا دەیژێڕی ئیبداعیان سەقافەتیان یعنی هیچ نییە بەس ئیتر هەموو شتێک دەکەن داگیرکەرەکانیش ڕایانگرتنی ینی هاوڕێیان هەم پارتی هەم یەکێتی دەبێ ئەو خاڵە بڵێین ئەوانە دەمێک بوون دەڕووخان یعنی کە ماون ئێران و تورکیا ڕایگرت دیتمانێشێتی دووجار ڕەو پارتی تەنگاو کرد چ بەر لە سویەکی ئاب چ بەر لە گەرمەی گەردەلوولی تۆڵەت پسە لە بدایەتی شەڕش تورکیا و عێراق و حتا ڕۆژێک جەلال تاڵەبانی من لە هەولێر بووم هاتسە تەلەڤیزیۆن وتی کوڕشێ بکە سەری خۆماوەکەین دەمانەوێت مەسیف بگرین ڕۆژێک ئێران هەڕەشە دەکا ڕۆژێک عێراق هەڕەشە دەکا ڕۆژێک تورکیا هەڕەشە دەکە دەرێ ناوی سەری ڕۆژ بچی بەهەرحاڵ بێمەوە سەر خاڵە سەرچێکە لەم ماوانە دیار بە خۆتان زانن ینی ئێستا کە قەشمەری خانەیە ئەو ئەزمونەیەک و گوتم دێنێش ئەزمموی هەولێرە گواسراتەوە لە بادینە لۆ سلێمانی لە ڕووی دادگاوە ئێستا کاک پاڤێل لەگەر پەریخان شاناس الملقب بشاناس بەس پەریخانە پەری ماشەڵڵا خەتەچیان دانا بوو یەک لەوانە و بوو کە لاهوور دەدەنە دادگا ئێستاش دەنگۆ هەیە کە 53 داوای لەسەرە 53 داوا لەسەرە یەکێک لە داوایەکان کە گوایە لەسەری ئەوە بووە من قوبات وەکو کۆیلەیەک چوو پرسی بە مەسرور کرد بوو دەمانێت شکات لە لاهوور بکەین لەسەر هێنانی چەک لە بۆ یەپەکە لە ڕێی فرۆکەخانەوە سلێمانی مەسروریش گوتی غەڵەتە نابی ئەو شتە بکرێت بۆ گوتی کاکە ئەوە ئەو دۆسیەیە زیاتر خەڵک هاوسۆزی دەبی ئێستا هاوسۆزێکی زۆری یەکێتی و خەڵکەشکەی لەگەرە ئەگەر ئەنگۆ بچن لەسەر یەپەگەی بیدەنە دادگا دووبارە دوو هەندە خەڵک هاوسۆز دەبی لەگەری بۆیە ڕێی نەدا کاک مەسرور ڕێی نەدا بوو برا گەورەی ماڵی بە تاڵەبانی چکو ئەگە نایەکێتی دای نابوو پاڤێلە شێت لەگەر وەزیری عەدلی عێراق ئەو دۆسیە بجوڵێنی کە یەکێتیە و ئیش بکەن و ئێستاش وەکو گوتم یعنی ئەو ئەزمونەی خێڕیاتی لە هەولێر هەیە کە یعنی دیتان لە نوهاتەوە کۆسرەت تیرۆریستی تەقینەوەی زاخۆیە مستەفای سەید قادر نەوشیر و مستەفا بەس هەر سێکیان هەر دووەکەت کە جێگری منێچیر و مەسعودی بوونەوە و جێگری و هاوڕێیەکی نزیکی مەسعودن ئەمری ئەدامەکانیان هەڵغا نەکرێتەوە هاوڕێیان بۆیە دەڵێن ئەوەندا ئەو نمونانە چ قەشمەری خانەکە ئینەوشیروانش کردیان تیرۆرزانێتی چ گوڵەکی لەسەر تازەکەیدانا ئێستا پاڤێلیش وایە بە لاهوور و جەماعەتتری تەسلیم دەبی یان وەرەقەی کشمەلیکڕا ئەوە بکەم کورە نازانم ئەوەی لە قومار چی پێ جۆکەرەکەی ڕایەکێشی پاڤێل یعنی ئێستا ئەگەر تەسلیمی بی تەواو هیچ شکایەت نییە هەموو مۆزوعەکان فشەیە تەسلیمی نابی دادگا هەیە قەشمەری خانە چۆن ئەو کوردستانە ڕازیل و سەفیر بوو بە دەست ئەو مندار و تارانەوە یعنی سبەی ئەو ئەزمونە بڕوخێ وەڵڵی ئەوەندە خەمی لێ ناخۆین ئەوەندە ئەزمونە بەس بەڵا لە بۆ ئێمەمانان بەس خەم و خەفەت بەس تەنیا ئازادی نەبوو ئەو بێ ڕەوشتانە ئازادی قانون دام و دەستگا
کورە فەسادی کۆمەلگای سەد هەندەی بەعس ئیتر ئاو ئاوچی ئەو ئەزبوونە چێ خەمی لێ دەخوا کاتێکی خۆش